دیارە ئێمە بەرەو پرۆسەکانی هەڵبژاردن ڕۆین هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی نوێنانی عێراق و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بۆ مەبەستا هەم لیژنەیەکی باڵای هەڵبژاردننی پێکهێناوە و ئێستا سەردانی ئۆرگانەکان و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستانەکەن بۆ مەبەستەش ئێمە ئەمڕۆ ژمارەیەک لە ئەندامانی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی سەردانی نەڤەری گەرمیانمان کرد هەم شاری کەلاری خۆشەویست و هەم شاری ڕزگاری شارۆچکەی ڕزگاری و شارۆچکەی کفری ئێمە بۆ ئەو مەبەستا چاومان بە ئەندامان و کادرە دڵسۆزەکانی کۆمەڵی ئیسلامی کرد کە ئەلحەمدە ئامادە باشیان کردو بۆم پرۆسەیە خۆیان ئامادە کردووە ئێمەش لەو ڕۆوە گوێمان لێگرتن و چەند ڕێنمایەکی پێویستمان پێدان ئامانج لە سەردانەکەی ئێمە ئەوە بوو سنووری مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی بەسەرکەینەوە لە نزیکەوە ستافی مەڵبەند ببینین ئەنجومەنەکان ببینین سەردانی کۆمەڵێک ماڵ و کەسایەتی و دۆست و خەڵکانی نزیکی کۆمەڵی ئیسلامی بکەین بۆی کەواوکو هەمویان تەشجیعانکەین هانیان دەین لەسەر ئەوەی کەواوکو پشتیوانی خۆیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی نوێنەرانی عێراق دووپاتکەنەوە. پێمان وایە کارکردن بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی ئەرک و واجبێکی شەرعی خۆمان دەزانین چونکە بۆ کۆمەڵی ئیسلامی سەرماندوویەتی کە داکارێکی باشە بۆ لە ماف و حەقی خەڵکی کوردستان